بەداخەوە لەگەڵ ئەوەی کە ئێمە لە قۆناغێکی پێشکەوتوی ژیانین، یعنی ئەگەر سیرکەین لە ڕووی تەکنەلۆژیا و مادیەتەوە زۆر لە قۆناغێکی پێشکەوتویان، بەڵام بەداخەوە سەیرەکەین ژنان وەکو ڕەگەزێکی کۆمەڵگا لە هەندێک کار و بوارە زۆر لە دواوان، بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمەیە، لە کۆمەڵگەی باشووری کوردستانە. ئەگەر ئێمە سیر بکەین هەر لە خێزانەکانەوە زۆر جار بەداخەوە ئەبینین لە پرۆسەی پەروەردەوە کە پرۆسەیەکی گرنگە جیاکاری ئەکرێت لە ناوان ڕەگەزی ژن و ڕەگەزی پیاوی، یعنی هەر لە مناڵیەوە کاتێک کچێ پەروەردە ئەکرێت بە جۆرێک پەروەردە ناکرێت کە بتوانێت مافی خۆی دەربڕێ، بتوانێت کە گەورە بوو لەسەر داواکاریەکانی خۆی قسە بکە. ئەمانە هەمووی جێگەی قسە لێکردن و لێدوانن بە تایبەتی لە ڕۆپەروەردەیەکە ئێوە. ئەنجا ئەگەر ئێمە سیرکەین ڕاستە ئێمە لەوە ئەچێ مەسەلەن لەگەڵ بڵین لەگەڵ سنتەرێکی ژنانە ئیش نەکەین، یاخود لەگەڵ شوێنێکا کە مەرکەزی ژنان بێ ئیش نەکەین، بەڵام لە ڕێگەی مەسەن زۆر جار لە ڕێگەی دایکی قوتابیانەوە یاخود لە ڕێگەی شوێناینترەوە ئێمە ئەو بارودۆخە بە واقعی ئەبینین لە ژیانی خۆمانە کە زۆر جار ئافرەتێک کە گەورەیە دایکە یاخود دەتوانم بڵێم تەمەنێکی زۆری هەیە و پێگەیەکی باشیشی هەیە، بەڵام لە هەمان کاتا ناتوانێت بە سەربەستی خۆی بیڕاکانی خۆی دەربڕێ، یا ناتوانێت بەو ژیانە کۆمەڵایەتی خۆی کە هەیەی تەمەتوع بکە یاخود بڵین بتوانێت ئەو پێگەی کە هەیەی بە جوانی بیبینێ، بەڵکو ڕێگری هەیە بەرامبەری. من لێرەوە ڕێکخراوەکانی ژنان ناڵم کاریان نەکردووە، کاریان کردووە، بەڵام دوو هۆکار هەیە کە وایان کردو ڕێکخراوەکانی ژیان کە ژنان کارەکانیان بە پێی پێویست نەبێ. خاڵی یەکەم واقعی بن زۆر مهمە، کاتێک کە تۆ لە کۆمەڵگەیەکە ئیش ئەەکەی پێویستە بە واقعی ئەو کۆمەڵگەیە ئیش بکەیت. ئێمە کاتی ئەمانەوەی کێشی ژنێک چارەسەر بکەین نابێت بە جۆرێک کێشەکە لە میدیاکان و لە ڕاگەاندنەکان باسکەین کە ئەوەیتر ئەو ژنە کێشەکەی بۆ گەورەتر بکەین. ئەمە خاڵێکە. خاڵی دووهەمی تا چەند ڕێکخراوە ژنانەکان لە ڕێگەی کەسە پسپۆڕەکانەوە ئیشەکەن، کەسە ئەکادیمیەکانەوە کە ئەمە خاڵێکی گرنگە. ئایا تا چەند ڕێکخراوەکانی ژنان هەم لە واقعی ژنانە ئیش ئەکەن، هەم لەلایەن کەسێکەوە ڕاوەرئەگرن کە ئەو کەسە تەجروبەی زۆر بوو بێ لە ژیانی لە کێشەی ژنانە، کە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. ئێمە گەر سیرکەین کاتی ئێمە باسی ژن ئەەکەین، باسی لادێ ئەەکەین، باسی شار ئەەکەین، باسی گوندە ئەەکەین، باسی هەموو گەڕەکەکانی شار ئەەکەین، کاتی ئێمە باسی ژنەکەین تەنها کەیسێک وەرناگرین لە شوێنێک ئەو قسە لەسەر ئەو کەیسە بکەین، بەڵکوێ بە گشتگیری ئەم دیراسەیە بکەین. زۆر جار ئێمە سیرەکەین کێشەکانی ژنان تەنها لە شوێنە کۆبوونەوەکانە باس ئەکرێ، ئەی تا چەند ئەم ڕێکخراوە ژنان نەچوونەتە واقعی کۆمەڵگاوە، چوونەتە گەڕەکەکانەوە، چوونەتە ماڵ بە ماڵی ئەم شار و گوند و شوێنانی کوردستانەوە دیراسی ئەو واقعیان کردووە. خاڵێکی تریش کە من پێم وایە زۆر زۆر گرنگە کاتی ئێمە دەست بۆ هەر کێشەیەکی کۆمەڵگا ئەبین بە دەر لە بواری ژنیش، ئێمە پێویستە کێشەکە نەبەلاڕێیا ببین وەنە بە جۆرێک کێشەکە ئاڵۆزکەین کە ئەوەی تر بێتە هۆی ئاڵۆزی بۆ ئەو ڕەگەزە یاخود بۆ ئەو کەسی کە ئێمە کێشەکەی بۆ چارتەکەین. زۆر جا سێرەکەین کە ژنێک تووشی کێشەیەک ئەبێ تەنها باسکردنی کێشەکە بۆ مەرامێکی سیاسیە، بۆ نمونە ڕێکخراوێک ئەڵێ ئەم ژنە لەبەر ئەوەی کە پەیوەندی بە شوێنێکە کرۆ بۆیە تووشی ئەمە بووە، کەسێکی تریش بە پێچوانێک قسە ئەکا کە بەداخەوە ئەمە خزمەتی مرۆڤایەتی نەکردووە. لەوە ئەچێ مێژووی ئەم کۆمەڵگەی ئێمەش لەوە زۆر زۆر گرنگ بوو بێ، زۆر زۆر بە گرنگی دیارە، ینی بە زەقی دیارە کە کاتێ ژنێک تووشی کێشەیەک بووە تەنها مەبەستیان لە مەسەن لایەنێکی ئایدۆلۆژی یاخود لایەنێکی سیاسی بووە کە چەند کاریگەری هەبووە لەسەر ئەم ژنە بەداخەوە دوور بوون لەلایەنە خزمەتە مرۆڤایەتیەکە. بەڕای من یەکەم هۆکار پەروەردەی خێزانەکانە هەر لە مناڵیەوە، کاتێک کە کوڕێک و کچێک پەروەردە ئەەکەی بە جۆرێک کوڕەکە پەروەردە ئەکرێت کە بتوانێت یعنی وەکو کردەواری بڵێ سنگ دەرپەڕێنێ لە هەموو حەق و حقوقی خۆی قسە بکە، بەڵام کاتێک کە کچێک پەروەردە ئەەکەی بە شەرمنی گەورەی ئەەکەی و ناتوانێت قسە لە سەر هەموو حەق و مافی خۆی بکە، ئەمە خاڵێکی گرنگە. خاڵێکی تریش ئەتوان بڵێم کۆمەڵگا ڕۆڵی زۆرە لەوەیە، کاتێکە زۆر جار ژنێک داهێنانێک ئەکا کۆمەڵگەیانی بە شتێکی باش باسی ناکا کە داهێنانێکی گرنگە. هەرچەند ئێستا بەڕای من لە ڕووی کارکردنەوە ژنان وردە وردەوایان لێ هاتووە کە بتوانن زۆر کار بکەن نەبێتە نەنگێک لە کۆمەڵگایە، ئەوە شتێکی دڵخۆشکەرە. خاڵێکی تریش بەڕای من ژنان خۆیانن، زۆر گرنگە ژنان خۆیان ئیرادەیان هەبێت، خۆیان بەکەم نەزانن. من لێرەوە تەکید لەسەر ئەوە ئەکەمەوە تکا ئەکەم ژنان خۆتان بە مرۆڤێک بزانن، هیچ کەمتر نین لە هیچ ڕەگەزێکی تر و بگرە زۆرتریشن. ئەو ئەرکە پیرۆزانی کە بەرامبەر بە ژنێک کراوە دراوە بە ژنێک قەت لەوە ئەچێ ڕەگەزەکەی بەرامبەر نەتوانێت بیکە، لەبەر ئەوە زۆر گرنگە ژنان ئیرادی خۆیان هەبێ بیر بکەنە وەکو ژنێک
زۆر جار ژنەکان یەنە دەرەوە کار ئەکەن بەڵام بەداخەوە یعنی وەکو پیاوێک بیر ئەەکەنەوە مەسەلەن خۆیان وا مقدس ئەەکەن کە ئێمە وەکو پیاوێک ئەژین وەکو پیاوێک بیرەکەینەوە وەکو پیاوێک کارەکەین نامن لەگەڵ ئەوەیانی من وەکو ژنێک ئیشەکەم وەکو ژنێک شانازی بە خۆمەوەکەم کە کارەکەم وەکو ژنێک شانازی بە خۆمەکەم کە ڕای خۆم دەرئەبڕم وەکو ژنێکی شانازی بە خۆمەکەم کە داوای هەموو ماف و حەقەکانی خۆم بکەم من پێم وایە دۆخی کە لە ئێستاە هەیە دۆخێکی باش نییە ئەگەر هەر بەرەو بڵێن ئەو لایەنە خراپانی کە هەیە بەرەو خراپتر بڕوا کێشە ئەبێت چونکە ئەگەر ئێمە سیرکەین تەنها کێشەی کۆمەڵایەتی و کێشەی ژنێکەوەی لە کۆمەڵگە کردو زۆر جار کێشە سەرمایه‌دارێکەش دووبارە بەداخەوە بووە بەبارگرانیە بەسەر ئافرەتانەوە ئێستا گەر ئێمە سیرکەین جاران ئافرەتان کۆمەڵی ئیشی کەمیان ئەکرد بەڵام ئێسەوای لێ هاتووە کە هەم ئیشەکەی ماڵ ئەکا هەم ئیشەکەی دەرئەکا کە بەداخەوە ئەوە قورسێکی زۆری لەسەر ئافرەتان کردووە کە ئەمش کاریگەری لەسەر پەروەدەی مناڵ هەیە لەبەر ئەوە من پێم وایە ئەم ظروفە ئەگەر ئاوا بڕوە لەوە ئەچێ داهاتووی ژنان باش نەبێ بەرەو باشتر نەڕوا لەبەرەوە گرنگە وەکو بڵێ لاسەنگیەک دابنرێ بۆ ژیانی ژن هەم لە ماڵ و هەم لە دەر ئەوە خاڵێکی گرنگە بەلای منەوە ئەوەی کە گرنگە بکرێ ئەمە لایەن یاسای خۆی لایەنێکی زۆر گرنگە بە تایبەتی ئەو یاسایانی کە داڕێژراون کە بە حساب دیفاع لە ئەکەن لە مافەکانی ژن زۆر گرنگە ئەوانە وەکو خۆیان ببرێن ئێمە گە سیرکەین لە یاسای شتی باش هەیە بۆ ئافرەتان بەس تا چەند ئەم یاسایانە گەشتۆتە شوێنی خۆی زۆر جار لایەنێکی سیاسی زۆر جار لایەنێکی دەسەڵاتدار یاخود سوڵتەیی تەداخل ئەکا لەم کێشانەیە بۆ نمونە کاتێک کە تۆ کێشەی ژنێک ئەبرێتە دادگا ئایا تا چەند دادگا وەکو کێشەکە سەیری ئەو کێشەیە ئەکا تا چەند لایەنی سیاسی و هەموو ئەو شتانی کە لەسەر و دادگاون کاریگەریان نییە لەسەر ئەو کەیسا بەداخەوە هەنێ جار ئەتوانم بڵێم ئەو تەداخلانەوە ئەکاکە کێشەکە بەلاڕێیا ببڕێ یاخود مەسەلەن ئەو کەسێک کە تونتیژە بەرامبەر بە ژنێکە ئەگەر لە شوێنێکی دەسەڵاتدارا بێ کەسێک بتوانێت پشگیری بکە یعنی بە کورتەکەی یاسا وەکو یاسا خۆی ڕۆڵ ببینێ ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە یاسا وەکو ئەوەی کە خۆی هەیە ڕۆڵ ببینێ خاڵێکی تریش بەڕای من دووبارە بینە سەر کۆمەلگا کۆمەلگا کاریگەری زۆری هەیە لەسەر ڕۆژی ژنان بە تایبەتی لە ڕێگەی سنتەر و دامەزرا و ڕێکخراوەکانەوە تا چەند ئێمە وشیاری کۆمەلگامان زیادکەین ئایا ڕێکخراوەکان ئایا سنتەرەکان ئایا دام و دەستگا حکومەکان تا چەند پرۆژەیان هەبووە بۆ وشیاری خەڵکی پرۆژەیان هەبووە بۆ ئەوی کە خەڵکی یاساوکو یاسا سیر بکە چونکە بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە ئەتوانم بڵم ئەوەی کە خەڵک حسابی بۆ نەکات زۆر جار یاسایە زۆر جار بینین لە جیابوونەوەی ئافرەتێکا کە ئەچێتە دادگا خەڵکەکە قورسە بەلایەکەم ئافرەتە بچێتە دادگا داوای مافی خۆی بکە کە ئەمانە هەمویان پێویستیان بە وشیاری و بە تەوعەیەکی گشتی هەیە بۆ خەڵکی